زمان ئینگلیزی دەیخوێنمەوە چونکە من بۆ ماوەی 4 ساڵە لە بەشی زمان ئینگلیزی دەخوێنم و شارەزایەکی زۆرم لەم زماندا پەیدا کردووە. من هەر لە منداڵی و هەر زمانی کوردیم خوێندیە و بە بەشەکەشم هەر بە کوردیە زیاتر تەوەرەکانی ئینگلیزی و عەرەبی زۆر بەکەمی تێیدا بەکار هاتیە. بە زمانی دایکی واتە زمانی کوردی دەنووسم و دەخوێنمەوە چون بەڕای من هەر تاکێکی کورد ئەگەر سەوادی لە هەر جایگاهێکدا بێ ئەگەر کوردی نەزانە و زمانی دایکی خۆی نەزانە بێ سەوادا. زمانی کوردیان دەستێنی دادنیشین قسان بکەین و دەجوڵێنەوە. ئەما وەختێک دەچینە ئیدارەیەکی دەچینە ئۆرگانێکی کارمەندە خەڵکی ئێرانی مەسئولە خەڵکی شارێکی دیکە یا تورکە فارسە یا هەر زمانێکی دیکە ئەمە مەجبورین بە فارسی قسەی لەگەڵ بکەین چون زمانی ئێرانە زمانی ئەو پشووری کەمەتیدا جوڵی دەکەین زمانێکی فارسیە. 12 ساڵین دەستپێک ئێمە بە عەرەبی دەخوان پشتی کو ئەف کریزا سووریە دەست پێ بوو ئەف کریز لە سووریە دەست پێ بوو دەرفەت گەلمە چێ بوو کە ئەم فێری زمانی کوردی ببن ئەم فێر بوون هەلبەتمە ئەو دەرفەتش دەست خەبەر نەدا ئەم فێری کوردی بوون. ئەس زمانی کوردی دخوێنم زمانی کوردی زمانی مێ زمانی دایکەیە ji her insan teqî û zimanê xwe bixwîne û zimanê me jî zimanê kurdî em zimanê xwe dixwînin. Di Tirkiyeyê de ev zimana divên gere bêxeberdan lema wî zimanî dixwînin. Türkiye dixwînim çünkü li oqila me Türkiye dersi din ji bo wê em Türkiye dixwînin. زیاتر بە زمانی ئینگلیزی پۆز دەکەم هۆکارەکەش لەبەرەوەی ئێستا زمانی ئینگلیزی زمانێکی جیهانی و زۆربەی کەسیش لی تێدەگاتن. زیاتر زمانی کوردی چکە لە سەرەتاوە بەکاریم هینە و بەخشەکەشم پەیوەندی بە زمانی کوردیوە هەیە و ئەو بەکاردێنم زیاتر. هەوڵم داوە لە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشال میدیاکان بە کوردی بابەت بڵاوکەمەوە و زۆربەی بەردەنگەکانم زۆربەی هاوڕێیانم هاونیشتمانیەکانم کوردن. هەربوو دلیلش لە دانیشگاکاندا لە مەدرسەکاندا لە مەراکزی عیلمەکاندا ئەمە هەر فارسی قسان دەکەین. مەقالەیەک بێ شتێک بێ بەستە بە نەزەری ئوستادی یا بە زمانی ئینگلیسی بۆی دەبین یا هەر بە زمانی فارسی یەکسەرە نیش ئوستادەکان کە خەڵکی شاری دیکەن یا خەڵکی شاری مەهابادێن سەرەتا بە فارسی لەسەر کلاس. لەسەر مۆڵپەرین سۆشیال میدیا بە کوردی بەڵاو دەکەن دەنویسنن. ڕاستی سەر فیسبووکێ ئێمە ئەس کوردی دەینم سەر فیسبووکا من سەر سوورەتنە شخصی دادخم سەر فیسبووکا خوا زمانی کوردی نویسین. Türkiye. Çünkü takipçilerim min giş Türk'ün. Şka pir tünün nizanin bi Kurdi ji bo wê bi Türkiye ek dikin. Ev Tirkî dinivîsînim. Yalnız bi hevalê xwe re mesela kurmancî jî xeber didim. Yalnız mesela kurmancî da herfê kurmancî û Tirkî jî neyekin. Mesela heka herfa nekanin mîna kurmancî yas bikin.